الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على شفيعنا وقائدنا ومقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. بريان خوشكاني بريز بين الراني بسران، السلام عليكم ورحمة الله. أم القيمان القيد شوارم لبابتي شاو بخدا جرانو لە ئاڵلقەی پێشوودا باسی چاو بە خۆدا جێڕانەوەمان کرد لە ڕووی ئیمان و عەقیدەوە. ئەم ئاڵلقەیەش هەر دەکەین بە تەواوکەری ئەو بابەتە. کاتێک دەڵێین ئیمان، دیارە ئیمان وشەیەکی قورئانییە. خوا سوبحانە وتەعالە وشەی ئیمانی لە قورئاندا زۆر بەکارهێناوە و ئەم تعبیرە لە قورئاندا زۆر هاتووە، یا ئەیها الذین آمنوا لە سوورەتی ئەلبەقەرەدا، لە سوورەتی ئالی عیمراندا، لە سوورەتی ئەنیساءدا، لە سوورەتی ئەلمائیدەدا و هەروەها لە سوورەت مەدینەیەکانی دیکەشدا وەکو سوورەتی مجادیلە و سوورەتەکانی دیکە وشەی یا ئەیها الذین آمنوا و لە سوورەتی ئەلحوجوراتدا زۆر دووبارە بۆتەوە، لەوێدا 5 جار هاتووە. بۆچی وشەی یا ئەیها الذین آمنوا لە قۆناغی مەککەدا نەهاتووە، لە قورئانی مەککەییدا نەهاتووە؟ چونکە لە قۆناغی مەککەدا کەسانێک هەبوون کە بان کرابوون بۆ خواناسی، خوا بناسن، بان کرابوون بۆ بڕوا بەخواهێنان و بان کرابوون بۆ ئەوە کە بەدەم بانگی خواوە بێن. بەڵام جارێ کۆمەڵ و کۆمەلگایەکیان لێ نەخەمڕی بوو کە شایستەی ئەوە بن بانگ بکرێن بە ناو نیشانی ئیمان و ئەرکە شەرعیەکانیان پێ بسپێردرێن و قەدەغەکانیان بۆ دیاری بکرێن، سنوورەکانی شەرعیان بۆ دیاری بکرێن، ئەوە مەکەن و ئەوە مەکەن و ئەوە مەکەن، وەگەر ئەوە بکەن ئەوە سزایەتی بکە، ئەوە سزایەتی، و ئەوە ئەرکە شەرعیەکان جێبەجێیان کەن، ئەگەر نەیان کەن گوناهبار دەبن یا ئەوە بەو شێوە سزابار دەبن. بەڵام هەمووی یا ئەیها الذین آمنوکان کە لە قورئاندا هاتوون، هەمووی لە قورئانی مەدینەییدا هاتوون. چونکە لە مەدینە هەم کۆمەڵێکی موسڵمان ڕەخسان، کۆچکەران کۆچیان کرد لە مەککەوە بۆ مەدینە و پشتیوانانیش هەر لەوێ هەبوون. کۆچکەران و پشتیوانان بوونە دوو پێک هاتەی سەرەکی کۆمەلگای موسڵمانی یەثریب کە دوای ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆچی بۆ کرد ناوی لێندرا مەدینە، وەکو لە پوختەی ژیاننامەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بە درێژی باسمان کردووە. هەروەها لە کتێبی ئیسلام و سڵمانەتی و کاری ئیسلامی لەبەر ڕۆژنای قورئان و سونەتدا باسمان کردووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆن گۆڕانکاری کرد و چۆن کۆمەلگای ئیسلامی یەکەمی پێکهێناوە. جا لە قۆناغی مەدینەدا خوای پەروەردگار بە یا ئەیها الذین آمنوا موسڵمانانی دواندووە، جاری واشەیە بە یا ئەیها الناسی هەر دواندوون، بەڵام بە زۆری بە یا ئەیها الذین آمنوا، چونکە دوای ئەوەی ئەو کۆمەڵە بڕوادارە خڕبوونەوە سەر یەک، کۆمەلگایەکیان پێکهێنا و سەروبەرێکیان پەیدا بوو، شایستەی ئەوە بوون ئەوجا خوا ئەرکە شەرعیەکانیان پێ بسپێرێ، ئەرکداریان بکات بە بەڕێوەبردنی شەریعەت، چ بەبارە ئەرێنیەکەیدا کە ئەوانە ئەرکن و جێبەجێیان کرد، چ بەبارە نەرێنیەکەیدا کە ئەوانە قەدەغەن و مەیارشکێنن. بەڵام دوای زانایان جگە لە وشەی ئیمان وشەی عەقیدەشیان بەکارهێناوە. هیچێک دەپرسێ ئیمان ئەوە دیارە، پایەکانی دیارن بۆ پێشتر باسمان کرد، لە قورئاندا خوا 5 پایە بۆ ئیمان بەیان کردوون، هەم لە سوورەتی ئەلبەقەرەدا کە دەفەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين. أما 5 هروها لسورة النساء إجدا ومن يكفر بالله وملائكته وكتبه ورسوله واليوم الآخر فقد ضل ضلالا بعيدا. لذا دەفەرمێ کەسێک کوفر بکات بە خوا و بە فریشتەکانی و بە کتێبەکانی و بە پێغەمبەرانی و بە ڕۆژی دوایی، ئەوە بە گومڕابوونێکی دوور گومڕابووە.
بەڵام وەکو پێشتر باسمان کرد پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم ئیمان بە قەدەریشی خستۆتە پاڵ ئەو پێنج پایەوە کە لە فەرمایشتێکدا کە موسلیم هێناوێتی هەروە بوخاریش هێناوێتی لا دفرمي الإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسوله واليوم الآخر وبالقدر خيره وشره إيمان بيني بقدر واتا أندازة جيري كردني خواب وهموشتك أويك بيت خوش أو بيت ناخوش ياخذ أويك بيت شاك أويك بيت خرابة هموي لان خواب أندازة جيري كراوة بوي القرآن دا بتايبت باسي أو بايش شم نكراوة چونك إيمان بقدر هذا شيء تنو إيمان بخوا كتو إيمانت بخوابو واتخوا زانياري بهموشتكان هي وخوا تواناکانی هەموو توانای خوا هەموو شتەکانی گرتوێتەوە ویستی خوا هەموو شتەکانی گرتوێتەوە حکمەتی خوا میهرەبانی خوا واتە ئیمان بە قەدەر هەر دەچێتۆ نێو ئیمان بەخوا و بە صیفەتەکانی خوا سوبحانە وتعالە بەڵام وشەی عەقیدە مسلمانان دوایی دایان هێنا عەقیدە لەسەر چێشی فەعیلەیە بە معنای مەفعولە واتە معقودە ئەوەی کە دڵی لەسەر چەسپێنراوە دڵی لەسەر گرێدراوە کە بریتێ لە چی بریتێ لەو ئەو پایانەی ئیمان خوای پەروەردگار وشەی عەقیدەی لە قورئاندا بەکاری نەهێناوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەکاری نەهێناوە بەڵام زانایان بەکاریان هێناوە بۆ تعبیرکردن لە ئیمان هەروەکو وشەی فقه لە قورئاندا هاتووە لعلهم يفقهون بأنهم قوم لا يفقهون بەڵام بەو واتە زاراوەیەی ئێستا کە بریتێ لە تێگەیشتن لە یاساکانی شەریعەت کە لە ڕووی کردەوەیەوە جێبەجێ دەکرێن ئەو واتایە زانایان بەکاریان هێناوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم وشەی فقهی بەکارهێناوە من يريد الله به خيرا يفقهه في الدين هەر کەسێ خوا چاکەی بۆی بوێ لە دیندا شارەزای دەکا بەگشتی فەرموویەتی واتە هەم لە یاساکردەیەکاندا ئەحکام العەمەلیە هەم لە ڕووی ئیمان و عەقیدەوە هەم لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە لە ڕووی حەڵاڵ و حرامەوە لە هەموو بوار و ڕەهەندەکانەوە خوا لە دیندا شارەزای دەکا و تێگەیشتنی قوڵی پێدەبەخشێ لە زۆر کەوتوتە بەر چاوتان ناونیشانی هەندێک لە کتێبەکانی عەقیدە ئەبوو حەنیفە ڕەنگە قەدیمترین کەس بێ کە لەو بارەوە کتێبی چێ بەناو الفقه الأكبر پاڵ دەدرێتە لای ئەبوو حەنیفە واتە تێگەیشتنی گەورەتر دوای ئەو ڕەنگە مەتنی دیکە هەبن پێش ئەوەیە الطەحاوی کە ئەو مەتنێکی نووسیوە دوای بە ناوی خۆی ناوی دەرکردوم مەتن العەقیدە الطەحاویە کە ئەویش دەڵێ لەسەر پەیڕەوی یاخوود بەو شێوەیە کە ئەبوو حەنیفە و محەممەدی کوڕی حەسەن و یوسف ئەبوو یوسف لێ حاڵی بوون کە بە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەی ناودەوە هێناومە أو العقيدة الطحاوية ابن تيمية كتابه هي العقيدة الواسطية يكي ديك العقيدة الخراسانية يكي ديك مثلا كتاب الإيمان لابن مندة للالكائي للفلان أما يعني شيء ودواي زاناني لدواي أبو حسني أشعريوة بيان قلت راو أشاعرة ولو الرسالات آسيا أبو منصور ما تريدي بيان قلت ما تريدية دواي هندق العقيدة السلفية العقيدة الصوفية أما لشوي أما الشيء من وكو برايش الرصوصي همولاك بيتان ظلم همو باسو بابتكاني إيمان خواه سبحانه وتعالى بوخوي نختي تدا خصونا سربيت مگر بدقمن شتيك پیغمبری خاتم صلى الله عليه وسلم بيويستي بيويستي زاني بي قسەی لێ بکە ئەگەر نا بابەتەکانی ئیمان هەمویان خوا سبحانه وتعالى لە کتێبی خۆیدا نقطەی تێدا خستونە سەرپیت وەکو من لە موسوعەی الإسلام كما يتجلى في كتاب الله لێوێدا باسم کردووە هیچ باس و بابەتێکی ئیمانی نییە چ لە ڕووی ئیمان بەخواوە سبحانه وتعالى ئیمان بەخوا بە ئیمان بە تەنیا بەدیهێنەرایەتی خوا تەنیا پەروەردگارێتی خوا تەنیا خاوەنددارێتی خوا تەنیا حکمڕانێتی خوا تەنیا پەرستراوێتی خوا ناوسیفەتەکانی خوا تا کۆتایی و ئیمان بە ڕۆژی دوایی بە هەموو بەشەکانیەوە و ئیمان بە فریشتەکان و ئیمان بە پێغەمبەران عەلەیهم الصەلاة والسلام و ئیمان بە کتێبەکانی خوا و ئیمان بە قەدەر و نەخشە و ئەندازەگیری خوا و ئیمان بە جن و ئیمان بە سزای دوای مردن سزای
کە پێ دەگوترێ عەذاب القەبر و نیعمەتی دوای مردن قۆناغی بەرزەخ، هەروەها بە بەهەشت بە دۆزەخ، هەموو ئەوانە خوا سوبحانە وتەعالا لە قورئاندا باسی کردوون و نوختەی تێدا خستوونە سەر پیت. بۆیە ئەگەر بینەران و بیسەرانی بەڕێز خوشک و برایانی موسڵمان لەو برای خۆیانی وەربگرن دەڵێم جگە لە العەقیدە الئیسلامیە هیچ وشەیەک کە بەکارمێنن، ئەوە عەقیدەی سەلەفیە، ئەوە خەلەفیە، ئەوە سۆفیە، ئەوە ئەشعەریە، ئەوە ماتوریدیە. نا، ڕێزێشمان هەبێ بۆ هەموو زانایانی ئیسلام، ڕێزمان هەیە بۆ هەموو زانایانی ئیسلام، پێشەمان تەواو بۆ پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە ئەوە پێشەوای هەموو لایەکە. لە دوای ئەو هاوڵە بە ڕێزەکانی خوالیان ڕازی بێ، ئەمجا ئەهل بەیت و بنەماڵەکەی، ئەمجا شوێن کەوتوانی هاوڵان، ئەمجا شوێن کەوتوانی شوێن کەوتوان، و پاشان پێشەوایانی ئیسلام بۆ هەمان ڕێزمان هەبێ، حورمەتیان بگرین و کتێب و سەرچاوەکانیان لیان بەهرەمەند بین، چونکە هەموو ئەوانە، هەموو ئەو زانایانە، هەموو ئەو پێشەوایانە هاتوون بۆیان باسی قورئان و سونەت کردوین. متەکەلیمین و ئەوانەی لە ڕووی عەقیدەوە لەو ڕۆ، متەسەویفین و زانایانی سلوک و ئەخلاق لە ڕووی سلوک و ئەخلاقەوە، ئەوی دیکە لە ڕووی فیقهەوە، ئەوی دیکە لە ڕووی ئوسوڵەوە، ئەوانی کە لە ڕووی قیرائات و قورئان خوێندنەوە، ئەوی دیکە لە ڕووی مێژوویەوە، هەروەها لە ڕووی زانستەکانی قورئان، زانستەکانی فەرموودەناسی. ڕێزمان هەیە بۆ هەموو زانایان، بەڵام نەڵێن عەقیدەی فڵانی و عەقیدەی فڵانی و عەقیدەی فڵانی، چونکە ئەوە دەبێتە هۆی لێکجیاکردنەوەمان. العەقیدە الئیسلامیە، ئیمانی ئیسلامی، عەقیدەی ئیسلامی. ئەمجا وڵا ئەبوو حەسەنی ئەشعەری ئاوا لەو شتە حاڵی بووە، ئەبوو مەنسووری ماتوریدی ئاوای لێ تێگەیشتووە، ئیبن تەیمیە ئاوای لێ حاڵی بووە، ئیبن القەیم وا دەڵێ، ئەبوو حامید غەزالی وا دەڵێ، ئەوی دیکە وا دەڵێ، هیچ زانایەکیش نییە هەرچی گوتوویەتی هەمووی لێ وەربگیرێ. وەکو ئیمام مالیک ڕۆژێ لە خزمەت گۆڕی پێغەمبەر وەستا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، گوتی كل يؤخذ من قوله ويرد عليه إلى صاحب هذا القبر. ئەمە هەمومان دەیڵێن کەچی بەکردەوە ناکەین، کەسێک دەمارگیرە بۆ زانایەک هەرچی ئەو گوتوێتی هەمووی بەسەلمێنرایی وەردەگرێ، کە زانایان وایان نەکردووە، هەرگیز هیچ کەسێک نییە هەموو شتێکی لێ بسەلمێنرێ، تەنیا پێغەمبەر صلى الله عليه وسلم، ئەویش لەبەرەوەی کە معسووم بووە، پارێزراو بووە لە هەڵا، ئەویش لە هەڵەی ئیجتیهادیدا، هەڵەی ئیجتیهادی هەیە، جارێ وە پێی وا بشتێک وا باشە، بەڵام زۆرێکی دیکە باش بووە، بەڵام دوای خوا بۆی ڕاست کردوێتەوە، وەکو خوا دەفەرمێ عەفە الله عنك لما أذنت لهم ما كان لنبي أن يكون له أسرى عبس وتولى أن جاءه الأعمى. لە چەندان مەوریددا هاتووە، کەواتە ئێمە یەک ناونیشانمان هەیە بۆ ئیمان و عەقیدە، ئەوی بریتێ لە عەقیدەی ئیسلامی. عەقیدەی ئیسلامی ئەمجا ئەو زانایە لەو ڕۆوای تێگەیشتووە، لەو ڕۆوای تێگەیشتووە، بەڵام پایەکانی عەقیدەی ئیسلامی، هێڵەگەشتەکانی هەمووی وحی خوای پەروەردگار نوختەی تێدا خستوونە سەرپیت، و خوا سوبحانە وتەعالا نەک بۆ زانایان بەڵکو بۆ پێغەمبەریشی عەلەیهی سەڵات وسەلام بەجێنێهێشتووە، هەر بۆیەش فەرمایشتەکانی پێغەمبەر لەو بوارەوە کەمن، چونکە تەنیا تیشیان خستووە سەر هەندێشت کە ڕەنگە غوموزێکی بەسەرەوە بۆ بێ، تەمومبژێکی بەسەرەوە بۆ بێگە نەخوا هەموو شتێکی ڕوون کردوێتەوە لە ڕووی ئیمان و عەقیدەوە. لێرجا کۆتایی بەم ئاڵقەیەمان دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.